ئێران لە قەیرانی ڕێکەوتنی ناوەکیدا. ئایا ئێران و ئەمریکا نزیکن لە ڕێکەوتنی ناوەکی؟ ئایا ڕێکەوتنێکی ناوەکی ڕێگری لە ئێرانێکی خاوەنچەکی ناوەکی دەکات؟ شەڕی ئۆکراینیا و کاریگەریەکانی بەسەر ئەم ڕێکەوتنەوە. ڕێکەوتنی ناوەکی لە بەرژەوەندی کێدایە؟ ئێران یان وڵاتانی ڕۆژاوا؟ ئەم پرسیارانە و چەندین پرسی تریش لە بەرنامەی ئەم جارەی ڕوانگەدا تاوتوێ دەکرێت. پاش 16مان وتو وێشکردن هەوڵەکان بەردەوامن بۆ زیندووکردنەوەی ئەو ڕێکەوتنە ناوەکەی کە لە ساڵی 2015 لە نێوان ئێران و زلهێزانی جیان واژۆ کرا. پاشان لە ساڵی 2018 داناڵد ترامپ سەرۆکی پێشوو تاگلایەنانە ئەمریکای لێکشاندەوە و ئەمەش بە جارێکی تری ئێرانی ڕوبڕووی تونترین سزاکانی ئەمریکا کردەوە. بەڵام ئێستا لەگەڵ نزیک بوونەوەیان بۆ زیندووکردنەوەی بەرجام خاڵێکی سەرەکی جێ ناکۆکی لایەنەکان چالاکیە ناوەکیەکانی پێش ساڵی 2004 ئێرانە. وردەکاری زیاتر لەم راپۆرتەی هێنری ڕۆجوەڵی دەنگی ئەمریکادایە. پێدەچێت بژانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 بند بێت بە یەک پرسی سەرەکیەوە، ئەویش چالاکیە ئەتۆمی ڕوون نەکراوەکانی ڕابردووی ئێرانە. ڕێکخراوی دەستگای نێونەتەوەی چاودێریکردنی وزەی ئەتۆمی دەڵێت شوێنواری یۆرانیۆمی لە 3 شوێنی ڕانەگەیەندرا و لە ئێران دۆزیوەتەوە کە مێژۆکەیان بۆ پێش ساڵی 2004 دەگەڕێتەوە و لێکۆڵینەوەی لە پێناو پارێزراویدا دەست پێ کرد. ئێران دەڵێت لێکۆڵینەوەکانی ئەو ئاژانسە پێویستە بەر لە ئەنجامدانی هەر ڕێکەوتنێکی نوێی کۆتایی پێبهێنرێت. پێم وایە هۆکاری ئەوەی کە ئێستا بۆچی نایەنەوێت لە پرسینەوەی لەگەڵدا بکەن ڕەنگە ئەو درۆیە ئاشکرا بکات کە زیاتر لە 20 ساڵە کردویانە. گوایە هەرگیز لێکۆڵینەوەیان لەسەر چەکی ئەتۆمی ئەنجام نەداوە. لێکۆڵینەوەکانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەی جیاوازە لە توێژە سیاسیەکان لەسەر ڕێکەوتنی ناوکی. ئەوەی ئێران لە ئێستادا هەوڵی بۆ ئەیات ئەوەیە دەیەوێت زیرەکانە جۆرە تەکنیشێک بەکاربهێنێت تا بە ناچاری بکرێتە بارمتەیەکی هەمیشەیی ئەو ڕێڕەوە. هەروەهاش ئەم ساتەوەختە بەکاردەهێنێت بۆ سیاست و بۆ ئەو خواستە سیاسی هەیەی بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوچەکە. جار تەواو ڕوونە ئەگەر هەر جۆرە ڕێکەوتنێکی دیبلۆماتی بکرێت و متمانەش بدات بە گەورەترین وڵاتی پشتیوان لە تیرۆریزم دەکات، ئەوە ڕۆژانە دامەزراوەی ناوکی ترت بۆ ئاشکرا دەبێت و پێشتر هەر باز نەکراون و تۆش تەنها ئەو زانیاریانەت لەلا هەن کە پێت دراون. سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ لە ساڵی 2018 لەو ڕێککەوتنە کشایەوە بەهۆی ئەوەی گوتی نەیتوانیوە بەرنامەی موشەکی باڵەستیکی ئێران یان پشتیوانیکردنی وڵاتەکە بۆ گروپە تیرۆریستەکانی ناوچەکە ڕابگرێت، بەڵام ئێران نکۆڵی لەمە دەکات. سەرۆکی فەرەنسا ئێمانوێل ماکرۆن لە هەفتەی ڕابردوو ڕایگەیاند هەر ڕێککەوتنێکی نوێژ ئەم نیگەرانیانە چارەسەر ناکات. پێم وایە ئەم ڕێککەوتنە ئەگەر بەو مەرجانی ئەمڕۆ خراونەتەوە ئەنجام بدرێت بە سوودە و باشترە لە نەبوونی ڕێکەوتن. هەروەها ئاگادارین لەوەی ڕێکەوتنی کە هەموو شتێک چارەسەر ناکات. تاران دوای کشانەوەی ترامپ لە ڕێککەوتنەکە ئاستی پیتاندنی یۆرانیۆمی بەرز کردەوە و بە پێی زانیاریەکان بە شێوەیەکی بەرچاو نزیکترە لە بەرهەمهێنانی کەرەستەی پێویست بۆ بۆمبێکی ناوکی. پێم وا بێت زۆر گرنگە ڕێکەوتنە ئەتۆمیەکە زیندوو بکرێتەوە، چونکە ئەو ڕێکەوتنە بریتیە لە بڕگەی درێژدەم بۆ پاراستنی کەرەستەی ناوەکی. ڕێکەوتنەکە لە ساڵی 2031 بەسەردەچێت، بەڵام تالیبلو دەڵێت زیندووکردنەوەی ئەم ڕێکەوتنە بەم شێوەی ئێستا مامەڵەیەکی خراپە. لە ڕاستیدا تۆ بە پارەیەکی زیاتر کاتێکی کەمترە کڕیت. واشنگتن دەڵێت ئەگەر ڕێکەوتنی ناوکی زیندوو بکرێتەوە ئەوە کات دەبێت بۆ توێژ لەسەر درێژکردنەوەی ماوەکەی. هێرۆ زەنگەنا بۆ راپۆرتی هێنری ڕێجوەڵ. بینەرانی بەڕێز بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەم جارەی ڕوانگە کە تایبەتە بە ڕێکەوتنە ناوەکیەکەی ئێران و دوایین پێشاتەکانی بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میێوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر مەجید حەقی چالاکی سیاسی لە فینلەندا و ئارەش ساڵح شیکەرەوەی سیاسی لێرە لە واشنگتن دەکەین. بەخێراتنی هەردوو لا ئەەکەم و پرسیاری یەکەمیشم کاگارش ئاراستەی جنابتان ئەەکەم. هەڵبژاردنەکانی میترمی ئەمریکا
چەندێک کاریگەریان دەبێت لەسەر ئەوەی بایدن سەرۆکی ئەمریکا لە بەردانواندن بۆ ئێران بکات لەم ڕێکەوتنە ناوەکیەدا؟ زۆر سپاس کاک فرەت، بە باوەڕی من کاریگەری زۆر دەبێت لەبەرەوەی ئەو لێکۆڵینەوانە و ئەو بەو شێوازەی کە چاودێری دەکرێت هەموو میترمێک و هەموو ئەلێکشنێک هەموو هەڵبژاردنێک لە ڕاستیدا لە ئەمریکا زۆر لەژێر کاریگەریەوەدا ئەوەدایە کە ئەو کەسانی کە دەنگ دەدەن چۆن بارودۆخی ئەو 4 ساڵەی پێشوو یا ئەو 2 ساڵەی پێشوەڵ دەسەنگێنن. ڕاستیکەشی بۆیان گرنگ نییە کە ئەو بارودۆخە لە ئاکامی ڕووداویەکی سروشتی بووە یان لە ئاکامی بۆ وێنە شەڕیەکی نەخوازرا بووە کە هیچ پەیوەندیکی بە ئەمریکا نییە بۆ وێنە شەڕی ئوکراین. هەر شتێک بێت بارودۆخەکە ژیانی ئەوانی بە شێوازی گۆڕان کاریتیا دەبێت کارگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر دەنگدانەکان بۆ وێنە دەورەی پێشوومانە گەرێمە لەبیر بێت دەورەی بەسڵاح سەر کۆماری پێشوو دەزانی کە لەبەر کۆڤید لەبەر کۆرۆنا بارودۆخی ئابووری لە ئەمریکا دابەزیوە خوار بوو و هاتە خوارەوە ئەگەر چی سیاسەتەکانی دەوڵەت ئەو کاتە هیچ پەیوەندیەکیان بەو بابەتەوە نەبووە نەتەنیا ئەو بارودۆخە لە ئاکامی سیاسەتەکانی دەوڵەتدا نەبوو بەڵکو دەوڵەتەکە هەوڵیدا تا ڕادیەکی زۆر بتوانێت بەسڵاح باشتری بکاتەوە بەڵام سرە ڕای ئەو بارودۆخە کە هاتبوو ئاراوە لە ناو دەنگدەران داوای کردبوو کە دەنگدرانتر دەنگ نەدەنەوە بە ترامپ و بەو شێوازە بیدۆڕێنە بۆیە ئەمە لێکۆڵینەوەیەکی زانستیە ئەوە لە ئاستی لێکۆڵینەوەی زانستگاکاندا زۆر لێکۆڵینەوەی بۆ سەرکراوە کە لە ڕاستیدا کاریگەری دەبێت لەسەر شێوازی دەنگدەران و دەنگدان بۆیە بە باوەڕیم بۆەوەی کە بتوانێت بایدن بەوەی کە ئێستا بتوانێت تا ڕادیەکی زۆر ئەو کێشەیە کەم کاتەوە دەنگی دەنگدەران مەسۆگەرکا بۆ خۆی هەوڵ دەدات کە تەنازۆلی زۆرتر بکات بۆ ئێران. باشە کاگارژ دکتۆر مەجید ئەس بێم جەم وە لە ئەوروپایژی هۆن لەوێ دەرێ دمێنن بڕاستی کریزا ئەنەرژیە لەوێ دەرێ گەلێکی بەحساوێت تێکردن و باندۆر لەسەر وێ مەسەلێژی کریە وڵاتێن ئەوروپی وان وڵاتێک و تەڤلی وێ ڕێکەتنێ بوونە گەلێکی دخوازن وێ ڕێکەتنێ بزووترین کات بزووترین دەم بێجێ بجێکردن گەلۆ بڕاستی تەسیر و باندۆرە شەڕی ئۆکراینایە لە ئەوروپا و کریزا ئەنەرژیەک و دەبێت سەبەب و وڵاتێن ئەوروپی بخوازن وێ ڕێکەتنێ بدەمێکی کن بەدەست بخەن. وڵاتی ئەوروپا یەکێتی ئەوروپا لە وارێ جغرافی و استراتیژی و جەڵە نێزیکی ئیرانیە بێگومان ئەو بویەرێن کو لە هەرێمێ تێنەکردن گەڕێ ئوکراینیش خواستمەوەی دەماکو ئارینگاری لێرە زێدە بن خواستمەوەی هەڕەشەیە ئەسکەری و هەڕەشەی ئەتۆمی ئیرانی زێدە بیتن تەسیرەوەی زێدەتر لەسەر ئوروپا حتا لەسەر ئەمریکا و وڵاتین دوور دەست بەروێتی ژبلی مەسەلا کریزا ئەنێرژی و کریزا وزەیە و بڕاستی نەها کریزێکی جەڵا مەزن بەربرووی ئوروپا بووە مەسەلا هێمناتی و پاراستنا هێمناتی هەرێمی ji بۆ ئوروپا یەکجار مەسەلایەکی گرنگە جەلبێژی بوونا هەڕەشە و تەنگەجێت بەردەوام لەناوبەرە ئیرانی و وڵاتێن دەردوورێ دەکاریتن ببیتە سەبەبێن جەڵک شەپۆڵین پەنابەری بەر ئوروپا و ئوروپا زەرفیەتەوەی هێنجینە ئیرانی دوێ مەسەلەی دەبتێکی محاسبە خراپ کردیە ئەو جەوەیە کە بوێ باوەڕیە کە زستانە سار و ئەوە کە نوردستریما یەک لە ئالی رووسیا بێگوێ بە هەجەتا کێشەیەن تەکنیکی هاتیە جبتن دەکاری بیتن ئوروپا بینتە سەر تورکیە و ئوروپا مەجبور بیتن شەرتین ئیرانی قبول بکات ئەس باوەڕم ئەوە لێکدانەوەیەکی هەڵەیە دەبەر کە وێگەوەی یەکێتی ئوروپا تقریبا 185 لە دەپۆین خۆیت ئەنەرژی تەژکردنە بە وان هەندێک پاکێجین ئالیکاریە بۆ کۆمپانیا ئەنەرژی و جدنەپێشە هەندێک چارەسەریین کورددەم بەخواستمەوەی بکارانینا ئەنەرژیین نەفۆسیلی ئەنەرژی وەکو با و ڕۆژێ کاری هەندێک چارەسەری مەزن بۆ قەیرانی بدەن بیرۆمانەچێت ئوروپا بەری وێنێژی دو شەڕین جیهانی دەرباستینە بێکن هەوجە بە نەفت و پەترۆلا ئیران هەبێت جەلوێژی ئەگەر بێت و نەفتا ئیرانی بەر بیتن بەر بە ئوروپا gelek tesirî ser nirxê $1 heta $2. Gaza Îranê bixwe Îran yek diwan kesika ku wan welataya ku zêdeyî li her welatekî bixwe gaza xwe nekarî temîn bikin. Dirûst bendehên gazê zor in, serçeweyên gazê zor in, dê temîna wê berhemînana zor e. Îro gaza Îranê ber bît
اروپا بلکه 5-6 سال بکشید حتی گاز ایرانی دیگه اروپا و اواجه چه درد اروپایی ایرو چهارسان نکته برویت از به باره مکو اروپا لمزجه ها آشتی جهانی و لمزجه ها ویکو بشیتن کنفلیکتین کو در دورا اروپا دا اون نزدیکاتی اروپا دا تبین کمتر بکت حتی 400 بکتن برویت تهدید سرویت چون که اروپا زورتر باری به دیالوگه هر وقت لسر مثلا شرق اوکراین و روسیه جی زورتر تأکید لسر دیالوگ به هفته امشین بجن جرا صاد اللوحية دبركو هم حكومة كومارا اسلامي نشان دوا و همجي دولت روسيا نشان دوا كو اوانا ديالوج جبو وقت كرين يجبو كار بجبوكو بشين بلان كويدي جبجتن بله راسا دكتور سپاس كاغارج دكتور مجيد اچين ناوبريكي كورتو دغرينو بود رجدان ببرنامج كمان دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوامین لە بەرنامەی ڕوانگەی ئەمجارەمان کە تایبەتە بە ڕێکەوتنی ناوەکی ئێرانەوە دەگەڕێمەوە لای هەردوو میوانی بەرنامە ئارش ساڵح لێرە لە واشنگتن و دکتۆر مەجید حەقیقە لە فینلەندەوە لەگەڵماندایە. کاگارش دێمەوە لای جەنابەت یەکێک لەو هۆکارانەی کە وای کرد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە ڕێکەوتنەکە لە ساڵی 2010 بکشێتەوە ئەوە بوو کە ڕێکەوتنی ناوەکی ساڵی 2015 نەیتوانی بوو ئەو کێشانەی کە وڵاتانی ڕۆژاوایی سەبارەت بە دۆسیەی ئێران لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە چاویان لێ کرد چارەسەر بکە. یەکێک لەوانە موشەکە باڵستیکەکانی ئێران بوو، دەستێوەردانی ئێران بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و توانین بڵێن لە هەندێک وڵات لە جیهانی چا لێرە بۆ نمونە لە ئەمریکای باشوور. باشە بەوەی کە بەرژەوەندی گشتی وڵاتێکی وەک ئەمریکا لە پێش تەنانەت سەرۆکان و هەڵبژاردنەکانی وڵاتەکەیشەوە بەڕای جەنابەت ئێستا کاتی ئەوەیە پێش لەم هەڵبژاردنانەی میترمە سەرۆک بایدن بچێتە ژێرباری ئەم ڕێکەوتنەوە یا ئەبێ بەرژەوەندی گشتی ئەمریکا لە بەرچاو بگیرێت و بهێڵدێتەوە ئەم دۆسیەیە بۆ دوای هەڵبژاردنەکانی میترم و چی ئەبێ بکرێت بۆ ڕێگریکردن لە بابەتێکی لەو جۆرە. بە باوەڕی من تێگەیشتنێکە لە ئەمریکا و لە ڕۆژاوا زاڵە کە هەوڵ دەدەن کە بە هەر نرخێک بوو بێت بە هەر بەهایەک بوو بێت بەرەوە ئەو ڕێکەوتنە بچن لەسەر ئەساسی دوو شێوەڕوانی لە بەسەر ئێران یا دوو شتە لەسەر ئێراندا دوو حکم لەسەر ئێراندا حکمی یەکەمەوەی کە دەڵێن کە هەر ڕێکەوتنێک بێتە ئاراوە ئەو قوبح و خراپی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران دەشکێنێت ئەو حاڵەتی کە لە ئێراندا هەیە کە دژایەتیەکی قوڵ هەیە بە نسبەت پەیوەندی هەر جۆرە پەیوەندیەک لەگەڵ ڕۆژاوادا ئەوە ناشیرینی و قوبحی دەشکێت و ئێرانیەکان دەتوانن بەرەو ئەوە بچن کە پەیوەندیان هەبێت پەیوەندیەکانیان زیاتر بکەن و لەسەر ئەساسی ئەو شکانی و قوبحە هێدی بتوانن کێشەکانی تریان لەگەڵ ڕۆژاوا چارەسەر بکەن و ئێران هێدی لە ڕێگەی چارەسەرکردنی کێشەکانیەوە ببێت بە یاریکەرێکی بەرپرسیار لە کۆمەلگای نێودەوڵەتیدا و بابەتی دووهەمیشەوەیە کە پیان وایە کە هەر جۆرە ڕێکەوتنێک ڕێکەوێت احتمالاً دەوروبەری 15 ساڵ لە خاینێک تا دوای ڕێکەوتنەکە کە ئێرانیەکان لەناو خۆیاندا تووشی گۆڕانکاریەک ببن و جۆرێک ڕێفۆرم بێتە ئاراوە ئەمجارە کاریگەرتر و بتوانێت کۆمەلگای ئێران و سیاست لە ئێراندا تووشی گۆڕانی ئەساسی بکات. باوەڕی من هەردوو حکومەکە کە لە ڕۆژئاوادا زاڵە هەردووکیان هەڵەن لەبەرەوەی کە یەکەم ئێران پیشانیدا کە دوای ڕێکەوتن ناوەکیەکە ڕاستی نایەوێت پەرە بدات بەو پەیوەندیەکی لەگەڵ ڕۆژاوا دامەزراندووەوە ئەو ڕادەی لە گەشەی ئابووری کە پێویستی بوو بەدەستی هێنا ئەو ڕادەیەکە لە سەرچاوی پارەکە بەدەستی بوو پێویستی بوو بەدەستی هێنا و پێویست ناکە ئیتر بەردەوام بێت لەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوا بەرفراوانتر بکات و ئامادە نیە لەسەر بابەتەکانی ترکە نفوز ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناویندا و هەروەها بەردەوام موشکیەکەی دابنیشێت و قسە بکات و هەروەها ئێرانیش پیشانی داوە کە پێکهاتی دەسەڵات لە ئێراندا سەختتر لەوەیە کە بتوانێت تحملی ڕێفۆرم بکات بۆیە ڕێفۆرم هەمیشە ڕەت دەکاتەوە دەخاتە دواوە.
بەڵام ڕۆژاوەکان هێشتا بە هەڵە لەسەر و دوو باوەڕەماونەتەوە هەڵبەت نە هەموو ڕۆژاوایەکان بەڵکو بەشێکیان و بە باوەڕی من ئەوە مەسئلەیەکی ئەساسی دروست کردووە لەسەر گەیشتن بە ڕێکەوتنەکە دەزانی تەواوی ئەو بابەتانەی کە باسی لێوە دەکرێت تەنانەت سیفگاردینگەکان مەسئلەیەکە کە دەتوە ئەگەر تێگەیشتنی سیاسی هاوبەش لەسری بێتە ئاراوە دەتوانێت چارەسەر بکرێت بۆینە لە ڕێکخراوی ئاژانسی ناوەکیدا ئامریکا ئەگەر لەگەڵ ئێران ڕێکەوی ئامریکایەکان و ڕوسیەکان و چینیەکان دەتوانن بە ئەو وڵاتە چکۆلانی کە هاوپەیمانی ئەوانن گەورە و چکۆلەوە لەگەڵ ئەوان دەنگدەن توان ڕێک بکەون کە دەنگ بدەن کە دۆسیەی ئێران دابخێ لە ڕاستیدا ئەگەر ئەو ئێرادە سیاسی بێتە ئاراوە هیچ کام لەو بابەتانە کە ئێمڕۆ باسی لێوە دەکەن کە وەکو دەڵێن ئێران گارانتی دەوێ ئێران ئێوێ کێشەی سیفگاردینگەکان لە ئاژانس چارەسەر بکرێت هیچ کام لەوانە ڕاستیەکەی کێشەیەک نابن بۆ ئەوەی کە ڕێکەوتنەکە بگاتە ئامانج بەڵام بە باوەڕی بن هەم ئەوەی کە ئەمریکا و ڕۆژئاوا گەیشتون بۆ قەناعەتەکە بە سادگی ناتوانن باوەڕ بکەن بە ئێران کە بێتەوە ببێت یاریکاریکی بەرپرسیار و بۆیە پێویستیان بە هەندێک چەسپاندن هەندێک تێگەیشتن هەیە لە ئێراندا و هەم ئەوەی کە ئێرانیەکان لە کاتی ئێستادا نایانەوێ بەرەو پێش بچن لەگەڵ ئەو ڕێکەوتنە لەبەر فشاری رووسیە بێت یا هەر هۆکارێکی تر دۆخەکە لەم شێوە ماوەتەوە هەردوولا بە شێوەی زمینی لەسەر ئەوە ڕێکەوتون کە لە وەزعیەتی مۆجوددا بمێنەوە بەرەو پێش نەچن. زۆر باشە کاگەڕێژ. دکتۆر مەجید ئەزبێم جەمووە هەفتا بوری لەڤر لە واشنگتن بەرسڤە وان داخوازێک و ئێران وان نامەیەک و ئێران شاندبوو ji بۆ ئەمریکا و وڵاتێن ئەوروپی لەسەر ڕێکەتنێ هات داین لە جەم ئەمریکا. بەس مەدی لە دەمێکی کورتدا حسین ئەمیر عەبدوڵاهیان وەزیرە دەرەوەی ئیرانێ دەچێت مۆسکۆ و بە سەرگەی لاڤرۆڤ جڤینێکی چێتکەن پشتێ جڤینێ داخوازێ ئێران تێن گوهرتن وان داخوازان و بەخۆشاندیە و ئەمریکایژی بەرسڤدایە گەلۆ بڕاستی ئێران وێ بڕیارێ دەدەی لەسەر ڕێکەتنا ناوەکی یان نە جەمسەرێکی و زلهێزێکی مەزن وەک رووسایە نەها ji ber şer li Ukrayna dixwaze wê dema rêketnê dirêjtir bê rêketin çê nebe ku nikarin enerjiya Îranê nefta Îran neft û gaza Îranê bigêjînin Ewropa û welatên din û em bêjin bazarên cîhanê bi rastî Îran bixwe biryar dide ya welatekî wek Rûsya? İran de durust e yek li welatên ku رقیب روسیه لمثلا انرژی و نفتی دا و حتی لهندک بارین نوچه‌ای دا رقابت دیل روسیه تتن دی جلویجی دبر کو ایران بنجها تروریسم نودولتیه به گوجی روسیه به وان سیاستی خوین داویدا به مزناتی خازی خو و دخوازیتن او سیاست جیو استراتژیک لحریم دا پس مال اروپا دا جیب جیب تتن هوجه به هندک پارتنرها پارتنریت وکل بیجن آسی امیزتن کو روسیه جل زیده 35 رخصتن تروریستی اسلامی جی پیوندی هست در روشنات ناویدا ایران یک جوانه که دولت تروریستی و سرچه‌ها مادیش بو تروریسم مرتد برایتی هر وکل پاییز در باز بوده دماکو وزیر دروی روسیه لبروف گود دویا لمثلا اگر برجام بیت پرجاندن دویا برجاندین روسیه بین برچاوتن بر سروی تیجی 5 ماه گود بیجن برجام هات رو واساندن و گویی بو روسیه جلال جلنده و یک ایران چیزا نبیت خودی چکی اتمی چون که ببیت خودی چکی اتمی یک لوان هرشا سر ایرانه بیرون من چیز وقتی خود دماغ شهر چچنستانی بود ایران آلیکاری هزین اسلامی چچنستان تر آلیکاری لوان هزین اسلامی ل آسیا نوراست تر اولاتین کل یکیسی سوویتی بری جدا بنیا اونا اوت پرستریتین کهنه و هر سال ایران شتن هرشا لبرجاندین روسیه لسوريا بتتحل كان بيجوي هذا زمينية ويا جل بيجي دراسته روسيا إيران دبرت روشة كهواتي بيشيد بيا بارمتيا سياسات دلوي روسيا جبوكو شرين خوا يه نراسته خو لدل هزين دلوي خاص ما يجي أوروبا وأمريكا بتيجي شنكو أو بارمتيا جبتيا بيتسويتكو رينا دتن برجامك بيش كو إيران بشيتن ل تشكا إنرجيا خو بيماني خوي أبري جل ولاتن اروپای ولاتن روجوا ساز کرد چون او سازکردن پیوندیان دکاری لی پیشروی دا استراتژی آنچه که دست روسیه لسر مثلا انرژی دا خاص ما یجبو اروپا و یجبو ولاتن دن دا
لدەست بدات بەروێتی ئوروپا یاڕاستیدا رووسیا هەرتم دخواست دوێتی بکاتن لە ساڵا پار دەمەکۆ گوتبێژێن نەوەرە دەنگیا محەممەد زەریف وەزیری پێشیە دەرەوەی وڵاتی ئیرانی دەکات بێ داهات خۆیانکردن و رووسیا هەرتم خواستیە ئیرانی وەکو چەکێک بکار بەت هەم لە سووریەدا هەم مەسەلا بەرجامیدا و پێشبەربرنە ئارمانجا خۆدا و gelek carecî bûya wê yekê ku pêşiya wê yekê bigirtin bibîte ber astencî danê te ser wê yekê ku bercem bi akameke dilxwaz bike çunku bûna peywendiyên salim ve durust İranê gel welatên dereve ve welatên rojava dikarî bîtin belkî hêminatiyekî nispî jî bîtin bû herêmê ve ew bi zerera Rûsyayê. Belê Dr. Mecîd kageriş em diçin navbirekî Kurd û piştê em berdewam dibin li ser bername. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی بەڕێز بەردەوامی لە درێژەی بەرنامەکەمان سەبارەت بە مژاری ئەمجارەی بەرنامەی ڕوانگە سەبارەت بە ڕێکەوتنی ناوەکی ئێرانە دەگەڕێمەوە لای میوانانی بەرنامە کاگارش یەکێک لە بابەتە سەرەکیەکان لە ڕێکەوتنی ناوەکی ئێرانە بابەتی بەرژەوەندیەکانە بەرژەوەندی کورتمەودا و بەرژەوەندی درێژمەودا ئەم ڕێکەوتنە ناوەکیە لە بەرژەوەندی ئێراندایە لە کورتمەودا یان وڵاتانی ڕۆژاوایی و لە درێژمەودایچ ئەگەر تکایە لە دوو بەشا وەڵام بدێتەوە بە باوەڕی من لە کورتمەودا و لە درێژمەودادا لە هەردووکیان ڕاستیکەی لە بەرژەوەندی ئێراندایە لە کورتمەودادا ئەوەیە کە بەشێکی زۆر لەو پارەی کە ئێران ئێستا ڕایگیراوە تەحویل ئێران بدرێتەوە دەتوانێت باری دۆخی ئابوووریەکەی باشتر بکاتەوە تا ڕادیەکی زۆر ئەو زەختانەی کە لە ناوخۆ لەسەرین کەم بکاتەوە زەختی ئەو زەختە کۆمەڵایەتیانە زەختی ئابووری لەسەر خەڵکەکە و دەستیشی هاوڵاتر دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت نفوز و کاریگەریەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوین زیاتر بکات و دەستیشی هاوڵاتر دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بەرنامە موشکیەکەی بەرفراوانتر بکات بۆیە لە تەواوی ئەو حەوزانە کە ئێران ئێستا تووشی ئاڵنگاری و چالشە دەتوانێت ئەوانە بە باشترین شێوە چارەسەر بکات ئەگەر بێت ئەو ڕێکەوتنە بەو شێوازە بچێتە پێشەوە تەنیا لە ڕاستیدا حوزە ئیدۆلۆژیکی خۆیان دەمێنێتەوە کە هەستێ بەنی ئەو هەستە ئیدۆلۆژیکیانەی لەوانەیە بریندار بێت کە بە باوەڕی من بابەتێکی زۆر گرنگ نییە بۆیان بەڵام بەرحاڵ لە کورتخایەندا ئەوەیە کە زۆر بە بەرژەوەندی ئێران دەشکێتەوە لە درێژخانیشدا هەروەها بە باوەڕی من لە بەرژەوەندی ئێران دەشکێتەوە لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە ئەگەر بەو شێوازە بچێتە پیاشەوە بەو شێوازەی کە ئەمریکایەکان و ئەوانەی کە باسی لێوە دەکەن ڕێکەوتنیەکی ترانزاکشناو بگوکویان بڵێن کە شتێک دەدەی شتێک وەردەگری و ئەو ترانزاکشنەش کە ڕوو دەدات مەودایەکی تایبەتی لەسەرەوە لە مەودایەکی تایبەتدا دادەخرێت بۆیە ئەو ئیمکانە بۆ ئێران جێبەجێ دەکات کە لە درێژخایەندا تەنانەت ئەو ئامانجانی کە هەیەی وەکو پۆتانسیلی ناوکی ئەوانش بەرفراوانتر بکات بۆیە بە باوەڕی من لە هەردوو مەوداکەدا گەر چاوی لێ بکەین لە بەرژەوەندی ئێراندا بەڵام بۆ ڕۆژ ئاوا تێکەڵ بەو بابەتە دەبێت و هەر ئێوێ سەر ڕایەوەی کە لە بەرژەوەندی ئێراندا بچێت پێشەوە یەکە لە ڕاستیدا لە بەحسی بەرژەوەندیەوە نییە کە بڵێ ئەگەر لە بەرژەوەندی ئێراندا بێت ریش بەرژەوەندیەکیشی بۆ ڕۆژ ئاوانیە لە کورتخایەندا بەرژەوەندیەکەی بۆ دەوڵەتی بایدنەوەیە تا ڕادیەک دەتوانێت ئەو زەختە ئابووریانی کە لە ئەمریکا هەیە بکاتەوە بۆی کە دەنگی زیاتر وەرگێ بەڵام لە درێژخایەنیشدا دەتوانێت بڵێ وەکو لێگاسیەک وەکوی کە بۆی ماوەتەوە میراتێک بۆ کۆمەلگاکە هێشتوێتیەوە وەتوانیوێتی لە ڕێگەی دیپلۆماسیەکی لە گەورەترین کێشەکان چارەسەر بکات بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە لە پشتی ئەو کارەوەیە ئەوەیە کە هەڵەی محاسباتیەکە کە ئەمریکایەکان و ڕۆژاوایەکان دەیکەنەوە ئەو هەڵەی محاسباتیەشەوەیە کە پێیان وایە کە ئێران هەڵسوکەوتی چ لە ناوخۆ و چ لە دەرەوە دەگۆڕێت لە ئاکامی ئەو ڕێکوتنەدا. بەڵێ کاگەرش دکتۆر ئەزبێن جەم وە ئەگەرە ڕێک نەکەتندا گەلۆ ڕەوشە جیهانێ بە کیژان ئالیەوە دچێ ئیران وێ بکار بێ چەکە ناوەکی دەست بخێ ئیران وێ بکار بێ
دەسوەردانن خۆ دا هەرێمێدا و لە هەموو جیهانێدا زێدەتر بکێ بوێ ڕەوشێک و ئەم دبینین کریزێکی ئابووری بە تەمامەتیدایە حکوومەت لە ئیرانێ و ڕەوشە ناوخۆیە ئیرانیژی ئەم دبینین ڕۆژ بڕۆژ ناڕازیبوون لە ئێرانی زێدەتر دەبێت گەلۆ ڕێک نەکەتن لە بەرژەوەندیە کێدایە دەڕاستی ڕێکنەکەتن بەلکی لە درێژدەمدا لە بەرژەوەندیە چه ئالەتی نەبێت خواستمە خەلکین نەتەوێن ئیرانی و وڵاتین دەردوری نەبێت وێ گوێ لە هەفتەیە پێشیدا ئیرانی دەست پێی لێژ بوو کو نفتا خۆی ڕاش بفرۆشین نفتی بەشێوەیەکی قاچاق بفرۆشیتن لە پەرەی دیجیتال دراوین دیجیتال وەکو بیتکۆین و بیتکۆینی وانە بەکاربێت بە ئەوە وەکو ڕسمیەت و قانونیدان بوێ لە ڕاستیدا دەوڵەتان هەموو ئەو ئەمبارگۆ و دوورپێچین کە حتما وێ گوێ لەسەر ئیرانی هەبوو پێکیش ڕێ ئاسان کردیان لێ وێ گوێ وەکو بە شێوە ڕسمی ئیران ساڵانە 36 میلیارد دلار بەر مەسئولە برجامه نبونا ڕێککەوتنەوە برجامێ زەرەری کرد ئەو زەرەرە بووە سەبەبێندی دیارە و بەری هەندێکی ئایرانە ئەبووری لە ئیراندا هەبوو لە ڕاستیدا تەسیرێکی وەت و مەزن لەسەر ژیانە خەڵکی لەسەر ئابووریە خەڵکی دانانە چونکە ئایرانە ئابووری لە سەردەما بەرجامێکی هەبوو فقر لە سەردەما بەرجامێکی هەبوو گرانی لە سەردەما بەرجامێکی هەبوو و ئاوسانە ئابووری ساڵ بەساڵ گران بووە داهاتە سەرانەیە خەڵکی ئیرانی لە مەدەی 10 ساڵین دەربازبوویدا صدين نويت كيمبو يعني بري دهات سرانه ايراني خلقي ايراني نسي 4000 دلار بون نتنا بند 1000 دلار او تاثيرتي زور دانه اما او تشتي كو تاثير دانه او يكو ايران لستر نبونا مثلا برجام دا دکاریتن بهانه که باشه بیج بو کو سرکوت زیده خلقی سرکوت زیده ناراضی بکد و در این قاشق دیده به تایبتی بکارانینا کرین دیجیتال دا دکاریتن هر بسا دریجی به آلیکاریا هزین تروریستی میداد از وی باوریم بونا ریکوتنتی که تعداد شفافیت هبید و ایران مجبور بود بگیره تا سر بندهن شفافیت سازی و به ایمان فی پیوندی یعنی ببیته به شکل بانک جهانی جبو که همو پرین ایرانی ریا بانک و ترانزکشن بانکی دابیتن بدم بلکه شفافیت زیاده هبید کنترل دنیو لسر ویدی بید که او پارین که یه نفته تین دچن بو ایرانی نچنج بو هزین تروریستی بلکه نوخوی ایران دا بد بکارانی و اوجی چطور که هم خامنه ای هم دستالات کمر اسلامی ایران دیجوینه حتی به گویی دیجوی راستنه و بلکه یک آستاندی که مثلا برجام نهایت جی مثلا نبونه شفافیتی و نبونه وی که او پارین کتی چند شما بین خرج کردن ڕاست گەلێک سپاس دکتۆر کاگەرشتکایە کاتمان زۆر کەمماوە زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە ڕۆڵی ئیسرائیل زۆر گرنگە لەم دانوستانانەدا و لە پەیوەندی دیپلۆماسیەکانی ئیسرائیل بە وڵاتانی ڕۆژاواییەوە ئیسرائیل چی لەمە زیاتر کە کردوویەتی دوێنێ سەرۆکوەزیرانی ئیسرائیل قسەی کردو لەسەرەوەی کە نایانەوێ ئەو ڕێڕەوەی کە بنیامین نەتەنیاهو 2015 گرتیە بەر و بووە هۆی ناکۆکی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لە بگرنە بەر ئەیانەوێت لە ڕێگەیەکی ئاسانترەوە لە ڕێگەی کاری دیپلۆماسیەوە ئەمریکا بۆ قەنەعەتە بگەێنن کام ڕێکەوتن نەکات ئیسرائیل چەندە گرنگە لەم ڕێکەوتن ناوەکیدا ئیسرائیلیەکانی شوان دابش بوون بەسەر دوو دەستەدا ڕاستیەکەی دەستگای ئەمنیەتی ئیسرائیل باوەڕی بەوەیە کە نابێ و ڕێکەوتنە بکرێەوە و ڕێکەوتنە دەتوانێت دەسەڵاتی ئێران بەرفراوانتر بکات بەوەی کە مەترسی زیاتر بکاتە سەر ئیسرائیل لەبەرەوەی ئێستا یەکێک لە گەورەترین مەترسیەکان سەر ئیسرائیل ڕاستیەکەی ئەو لایەنان کە ئێران حمایەتیان دەکات و پشتیوانیان دەکات و ئێران مەترسیەکی زۆری ئاسایشە بۆ سەر ئاسایشی ئیسرائیل لە ناوچەکەدا بەڵام لایەنێکی تری هەیە کە ئەویش دەستگای ئاسایشی یا استیخباراتی ناو ئەرتشەکەیەتی کە ئەوان پێیان وایە کە بە هەر حاڵە و ڕێکەوتنە دەتوانێت یارمەتی دەربێەوە بەرەو پێش بات بەڵام لە نەهایەتدا ئەوەی کە دەوڵەتەکە دەیکاتەوە یەکە تا ڕادەیەکی زۆر خەریکی دیپلۆماسیەکە دەوڵەتەکان تر ناشارکات کە پاشەکشە کاگەش سپاس بەڵێ ئارش ساڵح شیکەرەوەی سیاسی لێرە لە واشنگتن و دکتۆر مەجید حەقی چالاکی سیاسی لە فینلەندەوە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە بینەرانی خۆشەویست بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی ڕوانگە هەتا بەرنامەیەکی دیکە و بابەتێکی دیکە بمێنن بەخۆشی